Elona, I'm going to dest pê bkەm باسێکی خۆتم بۆ بکەیت. Say something about yourself, okay? I'm Ilona Bebowska. من خەڵکی ئوکرانیا. لە کوردستان هات بۆ فەلا مەریج. Okay. ئێرە کوێیە؟ کەلار؟ کەلار لە کەلار دانشم. باشە. لێرە چیەکەیت؟ لێرە دانش لە ماڵیش نییە. مناڵەکە هەیە. مناڵێکیشتان هەیە؟ کوڕەکەت ناوی چییە؟ دانیێڵ زۆر باش. کاک فەلاح ئەگەر تۆش باسێکی خۆتمان بۆ بکەی بە کوردی بزانین کاک فەلاح کێیە. من ناوم فەلاح ئەحمەد عەلییە، مامۆستای زمانی ئینگلیزیم. لەگەڵەوەیە پێشتر چەند ئیش و کارێکم کردو، بەڵام ئێستا هەر خەریکی مامۆستایەکەم. ئێوە زیاتر پێکەوە بە چ زمانە قساکەن ئێلۆنا؟ وەنگلیزی قساکە، دوای کوردی فێر بووم. من پێشتر محاولەمە کرد بە کوردی قسە بکەم، تۆزێ کوردی فێر بووی ئێستا بە ئینگلیزی لەگەڵی قسە بکەم. زیاتر ئینگلیزی و کوڕەکەشتان بە ئینگلیزی زیاتر قساکە. ئەوش ئینگلیزیێکی زۆر باش دەزانێت. کوڕەکە خۆی فێر بوو لە یوتیوبەکە. ئێوە فێرتان نەکرد؟ ناوەڵڵا. ئێستا حەزیشەکەم بە کوردی قسە بکە، نە بە ئینگلیزی نە بە زمانی تر، بەڵام خۆی هەر سەیری یوتیوبەکەی کرد فێر ئینگلیزی بووە ئێستا. باشە. ئێلۆنا سەرەتا کە کاک فەلاح هەناسی هەستە کرد کەسێکی چۆنە، بەلاتۆ چۆن بوو؟ ڕەفتارەکانی کوردی شتێکت ئەزانی دەربارەی خەڵکی کوردستان؟ What do you think about me? Yeah, I understand. کوردی پیاوەکە زۆر خۆشە. زۆر kind person. And they very friendly and هەروەها بۆ ئەوانیش زۆر باشن، جیاوازن، زۆر جیاوازن لە خۆمان، بمنە شت لە دڵ ناگرن. سەد جا پێی بڵێ ئەوە بکە ئەکسەر ڕاکە، بنمونە ئەگەر تۆ یارمەتیشی نەدەی خۆی تەنیا و ئیشاکە، ئەو تەبعەتانیان هەیە و زیرەکشن لە ئیشە. باشە. پێش ئەوە مەقسێکمان کرد، وتت من خۆم حەزم کردووە کە کچێکی بیانی بێنم. زۆر جاریش بینەرەکانمان هەمان پرسیارەکەنەوە دووبارە بەرنامە دوای بەرنامەڵەن بۆچی کچێکی کوردی نێنە، بۆچی لە کوردستانەوە گەیشتە ئۆکراینیا و کچێکی ئۆکراینیێنە؟ وەڵای خەڵک حەقی خۆیەتی پرسیار بکات، چکەوترەوە پرسیار و لای دروستە بێ و هەموو کەسێکیش وەکو یەک نییە. دنیا بەوە جوانە ئێمە جیاواز بین. وانە من ئێستا خەڵک لەوانەیە حەز نەکە بە عەرەبی قسە بکرێت یا بە زمانی تر قسە بکرێت لە کوردستان. من حەزەکەم چەند نەتەوەیەک هەبێ لێرە، خۆشە بە عەرەبی قسە بکەیت، خۆشە ملەتی تری تا بێ بە زمانی تر. و هەروەها بۆ لایەنەکەی تریشەر حەزم کردووە کەلتوری تر تێکەڵی کەلتورەکەمان بێ، دوو کەلتوری جیاواز تێکەڵ بێت، زەواج بکەن، خۆشترە بۆ وڵاتەکەمان. بۆم باس بکە کوردەکان چۆنن، چۆن ئەیان بینی؟ What do you think about Kurdish? How do you see Kurdish people? کوردی زۆر بۆ من کاڵچەرە کوردستانە زۆر خۆشە بۆ قساکە، گوڵەکەم، گیانەکەم، بەخێر بە سەرچاو خۆشحاڵیم. ئەوە نییە وەکو لە ئەوروپا نییە، لە رووسیا لە ئوکرانیا نییە، زۆرە وەکو باشی خۆحافظ ئەوە تا. بەس ئێرە زۆر خۆشە، بەخێر بێ بە ماڵ چۆنین باشین. تۆ ژوانە بەکارێنی؟ من ئێرە فێر بوو، زۆر فێر بوو. گوێم لێ بوو بە کوڕەکەتت ئەوت بە قوربانە بوو. تۆ وای پێڵێ زیاتر. بەس چۆن توانیتانە ئەم شتە پێکەوە بگرێ بێنەوە کەلتورێکی جیاواز و بۆنمەکۆی خۆی باسەکە لە ڕووی زمانەوانی و ڕەفتارکردن؟ ئەم شتە لە لای ئێمە غەریبە، بەڵام لە دنیاە لەبەرەوەی ئەمە لە دوای 2023 ئوکراین ئەو بە ڕووی جیهانە لە دنیاە ئەم شتانە زۆر ئاساییە لە وڵاتانە تێکەڵکردن دوو کەلتور. مەبەستم ئەوەیە بۆ منە ئەم گەرم و گوڕێک لە نێوان کووردا هەیە، بەڵام ئەوان وەکو خۆیان لەخوا حافیز ئەوە بۆ خەڵکی غەریبەیە. ئەم عەجیبی تەلەوەی کە خەڵکێکە غەریبە پێڵی سڵاڵێ بە قوربان سەرچاوم بەڕێزی بینی چۆن بیرێ کردو چی بە تۆ وت؟ من بە ئەم هەر چۆنی باشێکی ئاسایی ئەم وای ناوە بە تۆ؟ نەبووی گەرم و گوڕ نەوەڵە.